ژیرتان دەگەڵێت لە ئەڵقەی ژمارە 20 لە بەرنامەی 01 ژیری ئەڵقەی ژمارە 20 تۆمار دەگەن هاوڕێن 20 هەفتەیە لەسەر یەکبوون بەرنامەی 01 ژیری بۆ ئێوە پێشکەش دەکەم. ئاگاداریەکەم هەیە هەفتانە $10 دەبەخشمە هەر کەسێک سەیری بەرنامەی 01 ژیری دەکاتن. شێوازی بردنەوەی $10ەکەش تا کۆتایی بینەر بە دەیبینی. پێشەوەی دەزە بەرنامەکە بکەم چەناڵی یوتیوب لە بۆ هینانە زۆر بە جوانی گەیمپڵی یاریەکان ئەنجام دەدا و چیرۆکەشی دەکاتە کوردی تکام وایە بچن بینەری بن چەناڵی یوتیوبی رۆکان گەیمەر. چەناڵی یوتیوبی رۆکان گەیمەر کاکە رۆکان کارێکی جوان دەکات لە دانانی گەیمپڵی یاری و دانانی ستۆری یاری وایوەها بە کوالەتێکی بەرز گەیمپڵەکان ڕیکۆرد دەکات یاریە بەناوبانکانتان بۆ ڕیکۆرد دەکات. کارێکی جوان دەکات هیوام وایە بچن سەیری ڤیدیۆیەکانی بکەن وایوەها زۆر سپاسی هەمووتان دەکەم ئەگەر بێت و بچن سەری ئەو ڤیدیۆی بکەن لە لیستی دیسکریپشن دامنایە بچن سەری ڤیدیۆەکەی بکەن سەبسکرایبی چەناڵەکەی بکەن لایکی ڤیدیۆەکەشی بکەن و لە کۆمنتش بنووسن لایەن ژیرەوە هاتون خزمەتێکی گەورەی چەناڵی ژیر دەکەن و خزمەتێکی گەورەی چەناڵی یوتیوبی رۆکان گەیمەر دەکەن. یەڵا تاقم و جەماعەتی بەرنامەی 01 ژیری جەماعەتی ژیرەکان ئازایەکان چۆ تەنیا بەناو ژیر نیە هەر کەسێک سەیری بەرنامەی بکە ئەوی ژیرە یاڵا ژیرەکان بڕۆن هجوم بکەنە سەر ئەو چەناڵی یوتیوبی دوگمەی سەبسکرایبەکەم لۆ کاولکەن لایکی ڤیدیۆیەکەشی بکەن ڕێز و خۆشەویستی خۆشتان نیشان بدەن ڕێز و خۆشەویستی ئێوەش لەسەر چای منە. باسی پلەیستێشن 5 دەکەین باسی یاری رێزەدنت ئیڤڵ چوار ریمەیک دەکەین باسی ئەکسبۆکسی نوێ دەکەین هەواڵێکمان لەسەر ئەساسن کریت ڤالهاڵا هەواڵێکمان لەسەر ستریمەر داکتۆر جیسپێک تا کۆتایی بینەری بەرنامەکە زام درێژ دەدەچێت هەفتەیە بەڵام تکاتان دەکەم تا کۆتایی بینەر بن. با قسەی سپۆنسەرەکەمان بینم زۆر سپاسی فاستینگ دەکەین بۆ سپۆنسەریکردنی ئەو ئەڵقەی بەرنامەی 01 ژیرین. بڕبڕەکانی ملێ زۆر ئازاریان پێگەیشتووە تووشی حاڵەتێک بووی پێوترێت تێکزنێک سیندرام هۆکاری سەرەکی بەکارهێنانی مۆبایلە بە شێوەیەکی نادروست. سڵاو من دکتۆر فاسلینکم ئەم جارە باسی کاریگەریەکانی مۆبایلەکەین لەسەر ماسوولکە و کڕکڕاگە و بڕبڕەکانی مل. پێشبینی ئەکرێت لە کۆتایی ئەم ساڵە ژمارەی بەکارهێنەرانی مۆبایل لە جیهاندا 5 ملیار کەس تێپەڕێنێت. لە کوردستانی خۆشماندا هەمووان مۆبایل بەکارێنێت. ئەم ملەی من یەکێک لە قوربانەکانی دەستی مۆبایلە. تۆ کە مۆبایل لەگری بەدەستەوە ئاوا ملت ئازارەیەت. شێوازی دروست و تەندروستی ڕاوەستانی مل ئاوایە. کێشی سەر بە گشتی لە نێوان 4 بۆ 5 کیلۆگرامدایە بەڵام بە گۆڕینی شێوازی دروستی ڕاوەستانی مل کێشی سەرت چەند هێندە زیادەکە. خەڵک بە گشتی لە کاتی ناردنی نامەیەکی مۆبایلە ملیان 45 پلابەنە پێشەوە. ئەمەش کێشی 22 کیلۆگرام ئەخاتە سەر ماسوولکە و کڕکڕاگە و بڕبڕەکانی مل واتە 5 هێندەی توانای مل بۆ هەڵگرتنی قورسایی. ئێستا خۆت بدۆزەرەوە کە مۆبایل بەکارێنی هەڵکەوتەی ملێت چۆنە. ئەگەر بەم شێوەیەت ئەم گۆشەیە کێشی سەرت 4 هێند ئەکات لەسەر ملت واتە نزیکەی 18 کیلۆگرامە خاتە سەر ملت یان بەم شێوەیەت ئەم گۆشەیە کێشی سەرت 5 هێند ئەکات لەسەر ملت واتە نزیکەی 22 کیلۆگرامە خاتە سەر ملت یان بەم شێوەیەت ئەم گۆشەیە کێشی سەرت 6 هێند ئەکات لەسەر ملت نزیکەی 27 کیلۆگرامە خاتە سەر ملت. ئەمە وەکوەوە وایە سەرێکی زۆر گەورەتە بێت واتە سەرزل بیت. ئاخر ملێ بۆ سەرێکی زل دروست نەکراوە بەرگەی ئەو هەموو قورساییە ناگرێت. لە کاتی ئاساییە ملێ بێ بەم شێوەیە بێت نەک بەم شێوەیە. ئاوا تەواوە خاڵۆ ئێستا تۆ لە مۆبایلەکەتەوە سەیری منەکەیت و ملێ بەرەو پێشەوە هاتووە و سەرە شۆڕ کردوێتەوە. ئاخر مل تەشکێ دوایی مەبەستم بڕبڕەکانی ملتە. ئێدە سەرە ڕاستکەرەوە قسە بۆ کێ یەکەم؟ یەکەم هەواڵش دەمێ باسیکەم با باسی نرخی پلەیستێشن 5 و ئەکسبۆکس سیریز X بکەین کە چەند دەنگوێکی نێوان بەرزکەتێ لەسەر ئەو دوو کۆنسۆڵی نرخیان چەند دەبی وەکەی بڵاو دەکرێنەوە. پلەیستێشن 5 پێشبینیەکی نوێ هەیە کە دەڵێ 100% نرخەکەی $500 دەبی $499 دەبی ئەو پلەیستێشن 5 کەوا شوێن دیسکی هەیە ئەوی دیکەشی $399 واتە $400 دەبی کە شوێن دیسکی نییە واتە دیجیتال ئەدیشنەکەی. بەڵام من پێم وانە کە $100 جیاوازبی بە بڕای من ئەو پەڕی جیاوازەکەیان $45-50 دەبی مەسەلەن PlayStation 5 Digital Editionەکە $450 بی و PlayStation 5 طبیعیەکە کە ئەوەی شوێنی دیسکی هەیە $500 بی. بە بڕوای من $50 جیاواز دەبی بەڵام زۆر خەڵک شەیە دەڵێن نەخێر $100 جیاواز چونکە $100 جیاواز بی خەڵک یەکسەر $100 زۆرە دەچم PlayStation Digital Editionەکەی دەکڕن نەوەکو ئەوەی شوێن دیسکی چونکە $100 لە ناو بازاری کۆنسۆڵ زۆرە.
بۆیە من باوەڕ ناکەم $100 جیاوازی بەڵامی دی دەنگویەکە وایە کە دەڵێن $100 جیاوازی بە بڕوای من وەکو خۆم وەکو ژیر وا بیر دەکەمەوە $50 $60 جیاوازی دەڵێن هەمان شت لەسەر ئەکسبۆکسیش جێبەجێ دەکرێت ئەکسبۆکسیش دوو جۆر کۆنسۆڵی بڵاو دەکاتەوە دەنگۆ و پێشبینی نوێ هەیەکەوە لە مانجی هەفت ئیڤنتی ئەکسبۆکس بەڕێوە بچیتن و چەند یاریێکی ناوازەی خۆیان عرض بکەن وەڵامی پلیستیشن بدەنەوە کە لە مانج ڕابردوو چەند یاریێکی گەوریان ئاشکرا کرد پلیستیشن 5 ئاشکرا کرد ئێستا کاتی ئەکسبۆکسیان وەڵام بداتەوە هێرش بکاتەوە سەر هەر هەمووان بڵێ کاکە ئەوە کۆنسۆڵە نوێیەکەی مەیە ئەوە نرخەکەمانە و ئەکسبۆکسیش بە نیازە کۆنسۆڵی دووەم دروست بکە بەڵام لە جیاتی ئەوەی وەکو پلیستیشن نییە کە هەمان کوالیتیان هەبی هەمان خێراییان هەبی تەنیا شوێنی دیسکیان جیاوازی بەڵکو ئەو پرۆژەی ئەکسبۆکس سەری دەکەن تاوەکو ئێستا لەژێر ناوی لاک هاردا ئەکسبۆکس لاک هارد دەڵێن قەبارەکەی بچووکترە واروە خێرایی کەمترە و پاوەری گرافیک و هێزی گرافیکی کەمترە بەڵام پێم سەیرە مایکرۆسۆفت کۆنسۆڵەکی وا بڵاو دەکاتەوە کە لە هێزی لە ئەکسبۆکس سیریز X کەمترە بەڵام بۆچی تۆ کۆنسۆڵێکی وات هەیە مەسەلەن ئەکسبۆکس 1X 12 گیگابایت ڕامی هەیە تێرافلۆپەکەشی باشە گرافیکیشی باشە دەتوانێت 4K 60 فرێم یاری پێ بکەیت تێناگەم لەو بیرکردنەوەی لەبەرچە مایکرۆسۆفت دەوێت دوو جۆر کۆنسۆلی بڵاو بکاتەوە یەکەچیان ئەکسبۆکس سیریز X یەکەچیان تقریبان هاوشێوەی ئەکسبۆکس 1X-ە بەڵام ناوەکی نوێ هەیە تێناگەم نازانم نرخیشان چەند جیاواز دەبی هاوشێ پلیستیشنی بەڵام هیم لە مانجی هەفت هەر لەو مانگەی ئینشاڵڵا لە کۆنفرانسی مایکرۆسۆفتی وەمان بەدیار دەکەی کە ئەو بۆچوونانە چییە و مایکرۆسۆفت بۆچی کارێکی لەو شێوازە ئەنجام دەدا هەواڵێکمان هێرە سەر یاری ئەساسنس کرید ڤالهاڵا دەرهێنەر یاریەکەی ئەشرەف ئیسماعیل دەست لە کاتێشاو لە کۆمپانیای یوبیسۆفت و پرۆژەی ئەساسنس کرید ڤالهاڵای جێهێشت زۆر خەڵک دەڵێن بەجێهێشتنی ئەو دەرهێنەر لەو کاتێک کارێکی زۆر هەڵەیە و لەوانەیە تأثیری هەبی لەسەر دروستکردنی و یاریە چکە تاوەکەستە یاری ئەساسن کریت ڤالهاڵا تەواو نەبووە هێشتا لە قۆناغی بەرهەمهێنانە هێشتا لە قۆناغی ئەوەی نەکە گڵیچ و تەرتیبات شتی پاکەنەوە ستۆری لاینەکان تەواو نەبینە چکە یاریەکە تاوەکەستە بە فەرمینە بیتە گۆڵ واتە یاریەکە تەواو نەبووە ئامادەبی وەکو دیسکە چکە یاریەکە لە پاییز ساڵ بڵاو دەکرێتەوە نزیکیشە جێهێشتنی بێگومان تأثیر لەسەر بەرهەمهێنانی یاریەکەی دەکات بەڵام دوو بۆچوون هەیە لەسەر جێهێشتنی و کابرایی کە ئێستا هەروتان لە بە باز دەکەم یەکەیان 100% ڕاستە بەڵام ئەویتکیان تەنیا دەنگۆیە ئەو کابرا لە تویتەری خۆی ئیسماعیل ئەشرەف ئیسماعیل کە عەرەبە بە ئەسڵ لە تویتەری خۆی ڕاگەیان ئێستا دەستم لە کاتێشەوە لە کۆمپانیای یوبیسۆفتی وە هۆکاری جێهێشتنیشم بۆ دەگەڕێتەوە نامەوێت خێزانەکەم و خانەوادەکەم تووشی هەندێک کێشەی گەورە بکەمەوە دەمەوێت ئێستا کاتێکی تایبەت لە ژیانی خۆی وەرگریت تاوەکو ئێستا بە فەرمی نازانرێ ئایا هۆکاری جێهێشتنەکەی چیە بەڵام یوبیسۆفت ڕاگەیان چەند کارمەندێکی خۆیان لە کۆمپانیەکەیان بەڕێ کردیە و دەرکردیان بەڕێکردنی یان دەرکردنی مساقا بەڕێکردی یاخود دەرکردیە لەبەرەوەی هەندێک کەیسی دەستدرێژی سێکسی و جنێودان و بێزارکردی خەڵکیان لەسرە لەجا زۆر خەڵک دەڵێن ئەشرەف ئیسماعیل لەوان یەک میلیۆن کەسانی کەەوە دەستدرێژی کردە سەر کەسێکی یاخود بە قسە ئافرەتێکی بێزار کردوی یاخود یەک لە کارمەندەکانی بە شێوەیەک بێزار کردوی کەوا کۆمپانیەکەوای بکاتەوە ئەو کابرای پێویست ناکە لە شوێنێکی خۆی ببینێتەوە واروها دەنگۆی دووەمیشەیە کە من زیاتر فکرم لە ئەوەیان دەچین نەوەکو یەکەم ئەوەیەکەوە ئەو کابرەیە داوای کردبوو یاری ئەساسنس کرید ڤالهاڵا دووا بخرێ 6 مانگ 5 مانجەکەی پێویستە تاوەکو یاریەکە بە تەواوەتی تەواو دەکرێت یاریێکی نایابی سینگل پلەیر لێ دەرچیتن نەوەکو هاوشێوەی ئەساسن کرید ئۆریژن و ئۆدسی بیتن کە بەڕای زۆری نەمان دوو یاری خراپن زۆر باش نینە بەڵام دوو یاری تەواو نەکراون ستۆریەکان زۆر یەک ناگرتەوە ستۆریەکان بێزارکردن هەمان شت دووبارە دەبنەوە دیزایانی جیهانەکەی ڕاستە جوانە گەورەیە بەڵام دووبارەیە من خۆم ئەساسن کریت بڕخۆ ئەساسن کرید ئۆدسی نزیکەی 100 کاژمێر یاریم کردیە هەموو شتەکانیم تەواو کردیە هەموو دیڵسیەکانم تەواو کردیە کە زۆرن و ستۆری یاریەکەش نزیکەی بەتەنێ ستۆریەکەی 6 ساعتە ئەویشم تەواو کردیە نزیکەی 110 ساعتە گەم کردیە خۆشە وەکو گەیم پڵەی بەڵام ئاوشەوی یەک یاریی وەکو لاستۆڤەسی نییە ئاوشەوی یاریی وەکو ڕێددی نییە شوێنەکان زۆر دووبارن گوندەکان زۆر دووبارن ئیشەکان بە تایبەتی ئەرکەکان زۆر دووبارن دەچێت گوندێکی دەیبچی لەگە ماسی پیاوەکی ماسی گرق قسەی بکەیت شتێکی لێ بزر بۆ دەچی لێکۆڵنەوە دەکەی سێ علاماتی زەڕەبینی دەی لێ کۆڵۆ یاخود نەفەرێکی دەیبچی بکوژی بەدزی بچێ ناو کامپەچی بەڵام ناتوانم بڵم یاریی زۆر باشن و ئەو کابرایش دەیویست ئەو یاری ئەساسن نوێیەکەی ڤالهاڵای تەواو جیاواز بی لەگەڵ دوو ئەساسنەی یاریێک دروست بکە کاتی خۆی جەماعەتی ئەساسنی کۆن دەیانەوێت ئەویش زیاتر گرنگی بە دنیای بچووکەکەی بدەن نەک دنیای ماپەکەی وا گەورە بکەن هیچ معنایەک نەمێت تەنیا لەبەرەوەی برین نەخشەکەمان زۆر گەورەی شتی زۆر تێدایە جا زۆر خەڵک دەڵێن لەبەرەوە وازیهینەیە دەچیش دەڵێن نەخێر لەبەرەوەی کەسێکی سێکسی کردە سەر کەسێکی یاخود کەسێکی بێزارکردی یوبیسۆفت دەری کردێ مهم ئێستا ئەو یاریە بەبێ دەرهێنێت نییە بێگومان یوبیسۆفت دەرهێنێکی نوێ لە بۆ دانایە بەڵام نازانی چی هێشتا
بیم ئەو یارە لە پاییزی ئەو ساڵ لە بە پلەیستێشن 4 و پلەیستێشن 5 Xbox One و Xbox Series X و هەروە PC بڵاو دەکرێتەوە. هاوڕان دەبێت ڕێنگە بزانم Assassin's Creed Valhalla لە یەکەم ڕۆژ دەیکڕی یاخود یاریەکانی ئەساسن بەگشتی دەیکڕی یان نایکڕی پارەی پێدەیاننا. هاوڕیان هەواڵی دیکەم هەیە لەسەر پلەیستێشنی تیمی پلەیستێشن ڕایانگەیان بڕی پارەی $50,000 واتە $5 دەدەنە هەر کەسێک بتوانی بەگەک یاخود کێشەیەکی تەکنیکی لەناو نێتوەرکی پلەیستێشن 4 ببینتەوە. مەسەلەن بە کوردیەکەی دەکات ئەگەر بێت و توانیت پلەیستێشن 4 هاک بکەی لە ڕێگەی ئینتەرنێتەوە نێتوەرکی سۆنی لەناو پلەیستێشن 4 یاخود پلەیستێشن ستۆری هاک بکەی سۆنی $5 پێدەدا بەڵام بە شەرتێک پێیان بڵێ چۆن هاکت کردیە و کێشەکەت چییە $5 کە شتێکی زۆر باشە ئەگەن گۆش هاکردن دەتوانن بچن بیدۆزنەوە. هەواڵەشکە مێرەسە یاری رێزەدنت ئیڤڵ چوار ریمەیک کە بە شێوەیەکی نافەرمی کاپکۆم ڕاگەیاندێکەوە ئێستا کار ئێستا یاریەکەی دەکەن ئێستا تقریبان ڕلیز دەیتێکمان هەیە بەروارێکمان هەیە لەوانە یاریەکەی تێدا بڵاو بکرێتەوە ئەویش بەرواری 2022 ساڵێک دوای دەرچوونی رێزەدنت ئیڤڵ 8 بێگومان ئەو ساڵە لەوانەیە ڕاز نەبیتن لەوانەیە 2023 بی چونکە نازانین بە فەرمی کاپکۆم ئیژە سەر رێزەدنت ئیڤڵ 4 ریمێک دەکەی یانە تەنیا قسەی و دەنگۆیە بەڵام دەنگۆیەکان زۆر دووبارە دەبنەوە بۆیە ئەگەری هەیە ڕاست دەنگۆیەکی نوێ هەیە کە دەڵێ رێزەدنت ئیڤڵ 4 ریمێک زیاتر بە رێزەدنت ئیڤڵ 2 رێزەدنت ئیڤڵ 3 ریمێکی دەچی لەوەی کەوا بە رێزەدنت ئیڤڵ 4 کۆنەکەی بچی لە ڕووی گەیمپڵەی لە ڕووی دروستکردنی دنیا لە ڕووی دانانی ئەرکەکان لە ڕووی دانانی چیرۆکی یاریەکەی هاوشێوە رێزەدنت ئیڤڵ 2 ریمێک و سێ ریمێکی دەوێت کە زۆرینەی خەڵکیش پێیان جوان بوو دوو یاری جوان بوو هەرچەندە سێکە خڕەخنەی لێژیە بەڵام دووەکە زۆر نایاب بوو خەڵک داوا دەکەن رێزەدنت ئیڤڵ 4 ریمێک دروست بکرێتەوە بەڵام میدی دەڵێن هاوشێوەی رێزەدنت ئیڤڵ 4 کۆنەکەی نابی بەڵکو هەندێک لە ستۆری لاینەکانیش واتە ستۆریەکان و تایملاینەکانی دەستکاری دەکەن تاکو تێکەڵی رێزەدنت ئیڤڵ 2 ریمێک و سێ بکرێ وەکو سیکۆڵێکی تەواوی لێ بکرێتەوە بەشێکی نوێی تەواوی لێ بکرێ هەروە کارکتەرێکی ئەگەری هەیە گرنگی بە کارکتەرێک بدەن ئەویش دکتۆر سالڤادۆرە کەوا لە یاری رێزەدنت ئیڤڵ 4 ریمێک هەیە کە دکتۆرەکەیە و گەورەی زۆمبیەکانە تقریبان توان بڵێم ئەو دکتۆرەش گرنگیش تەواوی پێدەن دەڵێن ستۆریلاینی ئەو زیاتر گەورە کرایە نازانم دڵخۆشن بە یاری رێزەدنت ئیڤڵ 4 ریمێک یاخود نە دەمەوێت لە کۆمنت ڕێنگۆ بزانم هەواڵەکی دیکەم هەیە لەسەر ستریمەری بەناوبانگ داکتۆر دیسڕسپێکت کە یەکە لەو ستریمەرە خۆشەویستانەی من زۆرم خۆش دەوێت و پێم وایە باشترین ستریمەرە لە جیهان کە زۆر متعی لێ دەکەم کاتێکە سەری ڤیدیۆکانی دەکەم هەرچەندە من بەڵای ناتوانم سەری کەم چۆن کاتەکەی لەگەڵ کاتی مەناگونجێ بەڵامی دی ڤیدیۆکانی لە یوتیوب دەبینم قسەکانی زۆر خۆشن ئەو کابرایان بەڵام یەک مشکلی هەیە کە زۆر جوێن دەدا ستایلی کارکتەرەکەی و کابرایش هەروایە کە دەبی زۆر جوێن بدە داکتۆر دیسڕسپێکت بە فەرمی لە بۆ هەمیشەیی لە تۆڕی تویچ کە تایبەتە بە ستریمکردنی یاریەکان بان کرا ئەو کابرایش هۆکارەکەی چێت کە بان کرا تویچ باندی کرێت کە تویچ عەکتەچی ملیۆنان دۆلاری لەگەڵ ئەو کابرایی هەیە تاوەگەستە کەس نازانی یەک هەفتەی ئینتەرنێت یوتیوب ئەوها تێکەڵ یەکتر بووە هەموو خەڵک ملی یەکتریان گرتی ئەرێکاکە لۆ بان کرا کەس نازانێ تەنانەت داکتۆر دیسڕسپێکت بەخۆی لە تویتەریش بڵاوی کردەوە دەڵێت تاوەکو ئێستا تویچ بە منیان نەگوتیان لەبەر چ ئەمنیان بان کردێ بۆ هەمیشەیی بانکردن واتە بلۆکریانی ناگەڕێن ستریم کاتەوە ئەو کابرا لە تویچ دەرکرایە وەکو لە کۆمپانیاش داوام دەکات دواتر دەرکرێت زۆر خەڵک پێشبینیان هەیە بۆ نمونە ئێستا دەزانکەوە تۆڕی میکسەر نما کە هەفتەی ڕابردوو ڕاگەیەنرا مایکرۆسۆفت ڕاگەیان کۆتایی بە تۆڕی میکسەر دەهێنن لەگەڵ فەیسبوک گەیمینگ تێکەڵ دەکەن ئەو تۆڕێکەوە شراود و نینجای تێدا بوو ئێستا لەگەڵ فەیسبوک گەیمینگ کۆنتاکت کرایەوە بوویتە یەک ستریمەر بوویتە یەک هێڵی ستریم هەموو ستریمەرەکانی میکسەری دەتوانن بستە ناو فەیسبوک گەیمینگی لێ پەرە بەکارەکانی خۆیان بدەن بەڵام نینجا و شراود ڕایگەیان کەوان ناچنە فەیسبوک گەیمینگ تەنانەت فەیسبوک بڕی $50 ملیۆن بە نینجایدا نینجا ڕەفزی کردەوە وتی نامە فەیسبوک گەیمینگ نزیکەی $30 ملیۆن بە شراودیدا شراود جوتی نامە فەیسبوک گەیمینگی لەبەر فەیسبوک هەمان زانین کێشەیەکی گەورەی هێرە جیهان کە خەڵک زۆر ڕقی لێ دەبتەوە ڕقەکەی بەرامبەری تەنیا لە کوردستان نەبی نازانم پێمانی کە فەیسبوک ئەکتیڤە مهم دەڵێن هەر سێ کەس داکتۆر دیسڕسپێکت و شراود و نینجا خەریکی دروستکردنی پلاتفۆرمەشی نوێنە خەریکی دروستکردنی ماڵپەڕێکی نوێنە بۆ ستریمی یاریەکان بۆیەش تویچ و داکتۆر دیسڕسپێکتی دەرکردیە و نینجا و شراودش پێکەوە لەگەڵ داکتۆری پێکەوە تۆڵەشی دروست دەکەن ئەوە تەنیا دەنگۆیە نازانم چ ڕوویدا بەڵام مهم ئەوەیەکەوە دەزانین داکتۆر دیسڕسپێکت ماڵاوی لە تویچی کرد هاوڕێیان بە شێوەیەکی سوپرایز تقریبان بە شێوەیەکی ئەندیکە بوو پلەیستێشن ڕایگەیان لەبەر ئەو مانگەی مانجی هەفت یاریە بەخۆڕایەکانی هەرچەندە بەخۆڕایش نییە یاریەکانی پلەیستێشن پلس لە دوو دانە دەبنە سێ دانە ئەویش هەر سێ یاریەکانی NBA 2K19 یاری ڕایز ئۆف دە توم ڕێیدەر و هەروەها یاری ئێریکا کە فیلمەکە بەڵام بە شێوەی ڤیدیۆگەیم تەسویر کرایە دەتوانانی اختیارات بگۆڕی بە هەر ئەوجاردی اختیاراتی ڤیدیۆیەکە دەستە لایەکی دیکە کە یاری سەرنجڕاکێش حاز دەکەم تاقیب بکەمەوە ئەو سێ یاری ئەو مانگەی فریە دەتوان داوەڵندیان بکەن ئەوەش تاریخەکەشم دانەیە لە 5 مانجی هەفت دەتوانن دەست بە داوڵندی ئەو یاریانە بکەن ئەگە پلەیستێشن پلەست هەبیتن دەتوانانی ئەو سێ یاری داوڵند بکەیت و
دەتوانێت سیاری لە خۆتان داوڵ بکەن کە ئەگەر پرسش پڵستەیە هەر سیاری بکڕەمە باشە هەمومان جێ پرسش پڵست ئەگەر هەر هەیە ئەو یاریانە بکڕە داڵۆنی نەکەی بەس بکڕە کاتێک حەزی لە خۆتان داڵۆنی بکەوە هەواڵەکی دیکەم هەیە لەسەر پلەیستێشن 5 ئەویش سەرۆکی کۆمپانیای ئیپیک گەیمسی کە ئیپیک زۆربەتەن بە واسطەی فۆرتنایت دەیزانن ئەو کەسێکەوە خاوەنی کۆمپانیای فۆرتنایتە ینی ئەو کۆمپانیای خاوەنی کۆمپانیای فۆرتنایت و گرنگی بە فۆرتنایت کۆمپانیای ئیپیکە کە خاوەنی زۆر یاری زەبەلەعن ئێستا خاوەنی پلتفۆرمێکی گەورەنە کە ئەپێک ستۆرە لە پیسی سەرەکی ئەو کۆمپانیایە یاخود CTO کە سەرۆک تقریبا دەکات یەک لە کابرای تۆپەکانی خۆیان ڕایگەیاnkەوە دیزایانی پلەیستێشن 5 وەکو هاردوێر نەک وەکو شکل وەکو هاردوێری ژۆرێ دەڵێن ماستەرپیسە ماستەرپیس واتە شتێکی زۆر نایابە نەک کێشەی نییە کێشەی هەیە بەڵام دەڵێ زۆر نایابە ئەو قسەی ئەو کابرایش لەوەی دێتن کەوا لە ڕووی دانانی سۆفتوێر و لە دانانی هاردوێر لە ڕووی دانانی هاردەکە و هارد درایڤەکەی و کە SSD بێگومان زۆر خێرا بە قسەی سۆنی بی لەگەڵ دانانی ڕام و لەگەڵ دانانی ئەو سۆفتوێری کە لەگەڵی کار دەکات دەڵێن ماستەرپیسە هەواڵێکی دیکەم هەیە کە بۆ فەرمی کار لەسەر یاریی نوێی هاری پۆتەر دەکرێت یاریەکەش RPG دەبیتن و کامێرەی سێم دەبیتن و کارکتەرەکەی دەبینی و یاریەکە زەبەلاح دەبی هاوشە یاری لاست ئۆف ئەس و گۆست ئۆف تسوشیما و گیرس 5 ئەوانە دەبیان یاریش زەبەلاح دەبی سایبەرپانک ئەوانە یاریەکە گرنگیش تاوی پێدرێ و چەند سکرینشۆتێکی پارساڵ سکرینشۆت یاریەکەی لە ئینتەرنێت دزرا بڵاو کرایە بەڵام خەڵکەکی زۆر گرنگی پێنەدا بەڵام ئێستا یاریەکە تقریبا بوویتە فەرمیەکی باش دەڵێن لە 2021 لەبۆ پلەیستێشن 5 Xbox Series X و PC بڵاو دەکرێتەوە حەز دەکەم یاریێکی لەو شێوازە ڕاکەی هاری پۆتەری تاقیب بکەم و چکۆتا وێستا یاریێکی باشی هاری پۆتەرمان نەبوارستن لە پلەیستێشن 2 یەک دو یاری هاری پۆتەرمان هەبوو بەڵام بۆ شێوازە نەبوون ئەویان لەوانەیە شتێکی زۆر باش دەچی دەمێ ڕەنگە بزانم ئایا تاوەکو ئێستا فیلمەکانی هاری پۆتەرت بینیە نە ئەگە ئەو یاری هاری پۆتەری بێ دەیکەی یا ئەنجامی نادەی چەند زانیارێکی نوێشمان بەرز کرد لەسەر یاری سایبەرپانک 2077 کە هەفتەی ڕابردوو کۆنفرانسێکی ئەلکترۆنیان ئەنجامدا تێدا چەند زانیارێکی نوێیان لەسەر یاریەکەی باس کرد و تڕێلێکی نوێ یاریەکەشان بڵاو کردەوە یەک لە زانیارە نوێیەکان لەو یاریەی ئەویش دانانی تایبەتمەندیەکە بە ناوی برین دانس برین دانسیە لە ناو یاری سایبەرپانک هەیە ئەویش چییە مەسەڵەن تو دەچیە لە ناو یاریەکەی ئەرکەکەش دەیبسێ شوێنێک لە مردنی کەسێکی بکۆڵدی و بزانی کو مردیە جا لێکۆڵینەوەکەش چۆن دەکەی دەچن مێشتی ئەو کەسە مردیەکەی دەردەینن دەخەنە ناو مێشتی تو وەکو کارکتەرەکە دەخەنە مێشتی و میمۆریەکەی لێ دەدەنەوە تۆ کە تەماشای میمۆریەکەی دەکەی و کامێراکەی توانی دەستکاری بکەیت کامێرای ڤیدیۆکە دەستکاری بکەیت سەیری هەموو لایەکانی ئەو میمۆری بکەیت ئەو ڤیدیۆی بکەیت تاوەکو ڕووداوەکان وەکو خۆی ببینی و بتوانین بڕیار لەسەر شتەکان بدەیت کە چۆن ڕوویدایە کە بەو تایبەتمەندی دەوترێت برین دانس لە ڕێگەی ئەو تایبەتمەندیەوە توانیت چێڕۆژ یاریەکەی بەرەو پێش بچی و هەندێک زانیاری نوێ بزانی نهێنی بزانی زۆر خەڵک زۆر کەیفیان بەو تایبەتمەندی هاتن دەڵێن زۆر باشە بەڵام گەیمپڵی یاریەکان هەندێک بڵاو کردەوە هەندێک شتی نوێیان بینی هەندێک یوتیوبەریش یاریەکەیان تاقی کردەوە بەگشتی دەڵێن یاریەکە زۆر ناوازەیە بەڵام زیاد لە حەشتی تێدایە دەڵێن زۆر قەرەباڵغا هەرچەندە من نەمکردیە و نەمدیتێ و گەیمپڵی کە باسی دەکەن بەڵام ئەوانەی کە باسی دەکەن دەڵێن زیاد لە قەرەباڵغا زیاد لە حەشتی دەیە لەوانەیە شتێکی باش بی لەوان شتێکی خراپ بی دەمێ ڕێنگۆ بزانم چاڕوانی یاری سایبەرپانک 2077 دەکەی یاخود نا چونکە ئەو یاریە بڕیارە لە پاییزە ساڵ بڵاو بکرێتەوە پلەیستێشن 4 و Xbox One و لەگەڵ PC بێگومان و لە ساڵی داهاتوو لە بۆ پلەیستێشن 5 و Xbox Series X بڵاو دەکرێتەوە یاریەکە لەسەر ئەو دوو کۆنسۆڵش دەبتە فری ئەگە بێت لەسەر پلەیستێشن 4 یان Xbox One یاریەکە بکڕێ یەکێک لە بەناوبانگترین یاریەکانی PC کە لە دەیەی ڕابردوو لە ساڵی 2007 و 8 ئەوانە زۆر بەناوبانگ بوو ناوی Crysisە کاتی خۆی لە PC زۆر تۆڵ بوو ئەو گرافیکی ئەو یاری ئەوەندە بەرز بوو کاتی خۆی خەڵکی دەیانگوت ئەگەر تو کۆمپیوتەرەکەت کرایسیسی کار پێ دەکە کاتە کۆمپیوتەرێکی باشە کرایسی کار پێ ناکە کاتە کۆمپیوتەرێکی خراپە گرافیکی کرایسی ئەوەندە بەرز بوو بەڵام تاوەکو ئێستا ئەو یاریەمان لەسەر پلەیستێشن 4 و Xbox One نەبووە بۆیش ئێستا بڕیار درەکەوە ڤێرژنی ڕیماستەری ئەو یاریە کە واتە گرافیکەکەیان هێشتا بەرزتر کردیتەوە جوانتر کردیە لە بۆ Xbox One سەرەتا بەردەست دەبی بە شێوەیەکی تایبەت لە ئەو مانگەی مانجی هەفت و لە مانگەکانی داهاتووش لە بۆ پلەیستێشن 4 و PC هەمان ڤێرژن بڵاو دەکرێتەوە وارە لە نیتندۆ سویچیش ئەگەری هەیە لە داهاتوو بڵاو بکرێتەوە دەمەوێت بێتان بڵێم ئایا قەت یاری کرایسستان تاقی کردیتەوە یاخود نە دەمەوێت کەسێک بدۆزمەوە ئەو یاری تاقی کردیتەوە تکایە ببە ئەو کەسە حەز دەکەم بیبینمەوە هەڵەچکەمان هێرە سەر یاری وارزۆنی کە مۆدەکی نوێی لە بۆ زیاد کرایە کە ئەویش مۆدی 200 یاریزانیە 200 یاریزان لەناو یەک ماپی یاری دەکەن کە شتێکی زۆر سەر شێتانەیە 200 یاریزان گەلێکە زۆرە هەرچەندە زەحمەتە هەموو کاتێک 200 یاریزان داخلی یاریەکەی بیران 180 170 150 کەس بیتن بەڵام
هەر زۆرە 200 یاریزان داخلی یەک ماپی وارەوە چەند تایبەتمەندی نوێش لەگەڵ ئەو ئەپدێتە نوێی کاڵ ئۆف دیوتی هاتیە بەڵام لەگەڵ ئەوەش خەڵکەکی زۆر تووڕێت چونکە هەر ئەپدێتێکی نوێ دێ داوای 30 گیگای دەکات و 30 گیگایەکەش کێشە نییە بەڵام دەبیست بلاکی 170 گیگاشت بەتاڵبی لەناو کۆنسۆڵەکەت جا ئەکسبۆکس یان پلەیستێشن بیتن دەبی ئەوەندە گیگایشت بەتاربی تاوەکو یاریەکە دووبارە ڕینستۆڵ دەبتەوە ئەستا یاریەکە بە فەرمی 200 گیگای تێپەڕدایە 200 گیگابایت تقریبا 4 یاری دەکات دەبێت ڕێنگۆ بزانم وارزۆنی دەکەی یان ناکەی یەڵە کۆمنت هەواڵەکی کەم هەیە لەسەر یاری فۆرتنایتی کە ئەو یاریە طبعاً بەخۆڕاییە بەڵام بە شێوەی بێتە ئاگە یاریەکەی دەکەی دەنووسێ بێتە یاخود دەنووسێ ئێرنی ئاکسس واتە یاریەکەش هەر بە فەرمی بڵاو نەکرایتەوە یاریەکەش لە ژێر کارکردنە تقریبا 100 ساڵێک فۆرتنایتی هەشتا لە ئێرنی ئاکسسیە بە فەرمی ڕایانگەیاندکەوە یاریەکە لە قۆناقی پەرەپێدان دەردەچی لە ئێرنی ئاکسی دەرەچێتە یاریێکی تەواو و لەگەڵەوەش دەتە یاریێکی تەواو فۆرتنایت مۆدی چیرۆکی هەیە لەوانێ زۆربەتان بزانن بە ناوی سیڤ دە وۆرڵد مۆدە چیرۆکی فۆرتنایتی کە ستۆریەکی نازانم خۆشە یان ناخۆشکە نەم کردیە بەڵام خەڵک دەڵێن ئۆکەیە مۆدە چیرۆکەکەی دەبتە فری لە بۆ هەموو خەڵکی تاوەکو بەجار بۆ جارێک دوو جارانەیە شەچی وابی تاقی بکەنەوە دەمێن ڕێنگۆ بزانم ئەگە فۆرتنایت مۆدی چیرۆکی بێت تاقی دەکەیتەوە یاخود نا بەخۆڕای یەڵە کۆمنت هاوڕێیان بینە سەر GTA 6 کە هەواڵەکی نوێمان هەیە و دەنگۆیەکی نوێمان هەیە ئەویش تقریبا دەنگۆیەکە پژڕاستکردنەوەی ئەو قسانەی پێشترین بوو کە لەسەر GTA 6 کردیتنە بۆتان ئەویش ئەوە بووکەوە پێم وتن بەهۆی ئەوەی نەوەی داهاتوو کۆنسۆڵەکان هاردرایڤی SSD-کەیان ئەوەندە بەهێزە ئەگەری هەیە GTA 6 کە لەوانەیە ساڵێک 2 ساڵی دیکە بە فەرمی ئاشکرا بکرێت ئینجا بڵاو بکرێتەوە ئەگەری هەیە GTA 6 لە جیاتی شارەکی چەند شارێکی تێدابی و لە جیاتی یەک زەمان چەند زەمانێکی تێدابی بەڵام ئەو ڕوتەنیە باسی شارەکان دەکەین ئەو کەسێکەوە یەکەم جار دەنگۆی GTA 6 بڵاو کردەوە کە کابرایەکی وەبزانم رووسیە لە ماڵپەڕی ڕێدەخینەوە ناوی ئارکۆڤە وتی GTA 6 ئەستا لە قۆناغی بەرەمێنانە نزیکی 2 ساڵە کاری لەسەر دەکرێت و ئەو قسەی ئارکۆڤ دەیکە ئەوەیەکەوە دەڵێ یاریەکە لە جیاتی شارێک زیاتر لە 2 شاری تێدا زیاتر لە نەک 2 شار زیاتر لە 2 شاری تێدا لەوانێ 3 شاری تێدابی لەوانێ 4 شاری تێدابی تاوەکو ئێستا تەنیا لە یەک یاری GTA چەند شارێکمان بینیە بۆ نمونە یاری GTA سان ئەندرێس 3 شارمان هەبوو لۆس سانتۆسمان هەبوو وەروەها لاس ڤێگاسەکەمان هەبوو کە بزە بناوەکە لە بینیە لەگەڵ سان فرانسیسکۆیەکەمان هەبوو کە ناوەکەم بزە لە بینە 3 شارمان هەبوو ئەگەری هەیە ئەو جارەش زیاتر لە 2 شاری ببینە ناو GTA ماپی GTA کە دەڵێ شارەکان بەقەدەر GTA 5 گەورە نابن بۆ شێوازە وەتا ئەوەندە وردەکاری نابی بەڵام ینی بچووکتر دەبتەوە بەڵام دەبنە 3 دانە شار گەیمەر دەتوانانی بە ئارەزوی خۆی سەردانیان بکە و ستۆریەکان لەو شارانە تەواو دەبن و دەڵێ چەند زەمانێکیش لە ناو شارانە تێپەڕ دەبی کەستەکی شتێکی زۆر سەرشێتانەیە فکر بکەوە 3 شارت هەبی بەردەوامیش زەمانە ناو شارانە بەرەو پێشچیوەتە ساڵەکان بگۆڕدرێ بینا بگۆڕدرێ شتەکان بگۆڕێ کلتور و جلوبەرگوشت بگۆڕدرێ کە باڕ پێ نەکراوە ئەگە بێت و ڕۆکسار شتەی بکە بێگومان ڕۆکسار دەبتە گەورەترین و باشترین کۆمپانیای گەیم لە مێژوودا نەک لە ڕووی ئەوەی کەوا لە بۆ گەیمەران باشن چکە ڕۆکسار لە بۆ گەیمەران باش نییە چکە GTA 5 لە پلەیستێشن 3 هەبوو لە پلەیستێشن 4 هەیە لە پلەیستێشن 5 هەر GTA 5 بڵاو دەکەنەوە کەمان ڕۆکسار گادێم حەقی ڤیدیۆیەکیە بەڕاستی هاوشێوەی ڤیدیۆیەکەی PUBG دابەز مەسە ڕۆکساری دەڵێن دابەز مەسە ڕۆکساری حەز دێ یەڵە کۆمنت با GTA ڤیدیۆیەکی لەو شێوازش دروست بکەم یەکشتم زۆر پێشسەیر بووە ڕۆژێ یەک نامەی لە بۆ ناردن لە مەسنجەری نووسیبووی ژیر نەک ژیر نووسیبی کاک ژیر کوی کاک ژیر کەنجی GTA کاک ژیر GTA 6 لە بازارە هەیە بچم بیکڕم ئەمش گوتم لە بازارە هەیە بڵێ بڕۆ بیکڕە نرخشی 35,000 نارە دەستی دووشت بەدەست دەکەوی ئەو جوابی بوو لە بۆی ئەو کەسەش لەوانێ سەری ئەو ڤیدیۆش بکە تکایەم تووڕەمە بە بەڵام وات GTA 6 بازارە هەیە بڕۆ بکڕی چما ئەگەر ڕۆکستار بەس ترەیلەری GTA 6 بڵاو کاتەوە هەموو دنیا نازانی ئەتکو ئاگار دێنێ GTA 6 هێشتا هیچی کەسە بڵاو نەکرێتەوە یەک ڕسمیشی نییە وا ڕسمی لەوانەیە هەبێ ڕسمانی داوێن چەند هەفتەی ڕاوەوانەیە ڕسمان ڕازەرسی بەڵام مهم پێم بگە حەقی ڤیدیۆیەکیە بەخوا GTA حەقی ڤیدیۆیەکی هەیە یەڵا دەفعم کەن لە کۆمنت با ڤیدیۆیەکی وەکو PUBGەکەی لەسەر دروست بکە چەناڵی ڕۆکان گەیمەر لەبیر نەکەن لە لینکی دیسکریپشن دامنەیە لایک سەبسکرایب کۆمنتش بنووسن لەلایەن ژیرەوە هاتوین سوپاسی هەر هەمووتان دەکەم ئاگاداریەکیشم هەیە لە بۆتان ئەویژەوەیە لەو هەفتەی داهاتووەوە لاڵقەکانی بەرنامەی سفر ژیری $10 لە جیرفانی خۆم دەدەم بە ئێوەی خۆشەویست بەو کەسانی سەری بەرنامەی سفر ژیری دەکەن واز دەکەم ئێوە ببنە خاوەنی $10 بەو $10 پارەتانان دەمێن بەڵکو بە پارەی پلەیستێشن یاخود ئەکسبۆکس لۆتان دەنێرم یاخود ئەگەر حەزت لە ئایتونزی بە ئایتونز بیلۆتان دەنێرم لە دیسکریپشنەکەش بکەنەوە تێکستەکان لەسەر نووسیە چۆن دەتوانیت $10 ببیتەوە ئاسانە
ڕێگایەکەم زۆر ئاسانە ئەویش ئەوەیە لایکی ئەو ڤیدیۆی بکەیت کۆمنتێکیش بنووسی لە ئینستاگرام فۆلۆم بکە لە سناپچات فۆلۆم بکە لایکی پەیجی ژیر بکەن یەک لەو ڕێگەیانەی دەتاندۆزمەوە لە کۆمنت سەیر دەکەم هەفتەی داهاتوو براوەی یەکەم ئاشا دەکەم دەتە $10 و کۆنتاکتی لەگەڵ دەکەم پێی دەڵێم کە پارەی ئایتونزی دەوێت ئەکسبۆکسی دەوێت یاخود پلەیستێشنی دەوێت $10 لەسەر حسابی خۆم لە بۆی دەنێرم ئیدی هەموو هەفتان دەست بە گیڤەوەی لەو شێوازە دەکەین سوپاسی هەمووتان دەکەم بۆ سەیرکردنی ئەو ڤیدیۆیە سوپاسی کۆمپانیای فاستینگ دەکەین بۆ سپۆنسەرکردنی ئەو ڤیدیۆیە تا ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ